بله تماشان هجامی بحثا کوربندا کو 29 کن کو ایشف بداویته د 11 مه 11 مه دا دست بکر و حتی ایشف جی بردام بویه هردکارین و امیج برس پروفسور محمد حسیب سروک زانگه ها کوی بپرسن کو بخوش وک شاندک بشتار بود و کوربنده دیم هردکاری و کوربنده جه وی بپرسن باشه که محمد سلاو لبیت بخیر بی بو توب سوریکانی کردستان بابتی که گرم بو ام ماویه بابتی کوربندی کو 29 ایوه خوشتان بجدار بون ل کوربنده کدا کمالک پیشنیار کرابو و پی حوالانه که امج و ایشمال سر کرد با لدمی ایوه ببیسین کاک محمد ایوه چون بینیتان چون بری وچه دکتر چون بری وچو کمو کرتی شو بو یعنی با بین دوی دینه سر کمو کرتی کن باز سرتا باسی بری وچو نکب کن فرمو سلااو ئەم کاتتان باش بەڵێ کۆنفرانسی نەتەوەیە گرتوەکان بۆ گۆڕانی کەش و هەوا کە ناسراوە بە کۆنفرانسی لایەنەکان کۆنفرانس ئۆف پارتیز بۆ ئەم ساڵ کە بۆ ساڵی 2024 ناوی کۆپ 29 بوو کە تیایدا سەرکردەکانی وڵاتانی دنیا و چالاگوانانی بواری کەش و هەوا ئەوە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەموو پسپۆڕان و شارەزایانی بواری کەش و هەوا هەموو ئامادە بوون لەم کۆنفرانسە کە بۆ خۆی بەڕاستی چالاکیەک و حەدەسێکی زۆر زۆر گرنگ بوو کە ڕۆژی 11 مانگ دەستی پێکرد و ئەمڕۆ کۆتا ڕۆژی بوو و دیارە لەسەر ڕاستپاردەکانی ئەم کۆنفرانسە تا ئێستەش کۆبوونەوەکان بەردەوامن هەڵبەتە هەموو وڵاتانی دنیا ئەوەی بەشدارن لەو کۆنفرانسە جەناحیان هەبوو و لەو جەناحانە دیدار و کۆبوونەوە و سمینار ئەنجام دەدرا باسی بابەتە جیاوازەکانی گۆڕانی کەشوهەوا و کاریگەریەکانیان دەکرد هەڵبەتە تایبەت بە کۆپ 29 لە هەندێک پەیام هەیە ئەمێ ئاماژەیان پێ بکەم یەکێکیان کە سکرتێری گشتی نەتەوەیە گرتوەکان ئەنتۆنیۆ گۆتەریس کە کاتێک باسی لە پەیامەکەی لە باسی لەوەی کرد کە هەنگاوەکان دەبێت بەرەو پێشەوە بڕۆن نەک بگەڕێنە دواوەوە وتی خۆزگەی سەوز مەخوازن بەڵکو پێویستە کات ئێمە ئاکشن بکەین و ئاکشنەکان و کردارەکانیش ئۆپشنەڵ نییە واتە ئارەزومەندانە نییە ئەمە بۆ خۆی پەیامێکی تایە ئەویش ئەوەیە کەوە تاکو ئێستاکە سەرڕای ئەو هەموو کۆنفرانسانەی ئەنجامەدرێ بەڵام بەرامبەر بە هەڕەشە و مەترسیەکانی گۆڕانی کەش و هەوا وەکو پێویست ئاکشن نەکراوە و تەنانەت سەرۆکۆماریش لە باکۆ لە ڕۆژی کردنەوەی جەناحی عێراقی لە 11 ئاماژەی بەوە کرد کە ئەو بەشدار بووە لە چەندین کۆپ پێشووتر بەڵام پێشی وابوو کە ئەم کۆنفرانسانە بە شێوەیەکی جوان ڕێکخراون دیدار و کۆبوونەوە و قسە و باسی زۆر باشی تیادا دەکرێت بەڵام کردارەکان وەکو پێویست نین لە دوای کۆپەکە ئەمە ئەوە دەرەخا کە نیگەرانیەک هەیە لەسەر ئاستێکی باڵا لەلایەن سەرکردەکان لەلایەن نەتەوەیە گرتوەکان کە پێویستی بە کردداری زیاترە یعنی هەڕەشەکان و مەترسیەکانی کۆپ گۆڕانی کەش و هەوا پێویستی بەوەی ئاکشن و کردداری زیاتری تیادا بکرێت ئەمە بۆ خۆی پەیامێکەوە لە پەیامێکی تریشە دەربارەی پاڵپشتی دارایی کە ئەمە بۆ خۆی بابەتێکە ئەم شەو زیاد قسەی لەسەر ئەکرێ و لە مفاوەزاتی وڵاتەکان وەکو ڕاستپاردەی کۆتایی باسی لێکرێ ئەویش بەڵێ بەشداریکردنی ئێوە چۆن بوو ئەنجا کاتێکە بەشداریتان کرد پێشنیازەکانی ئێوە لە کۆپ 29 کە خستانە ڕوو چی بوو چیتان پێشکەش کرد؟ ئێمە وەکو زانکۆی کۆیە بۆ خۆتەزانی لە چوارچێوەی پلانی استراتیژی زانکۆی کۆیە لە 16 پێنج ئەم ساڵ لەلایەن جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاقوبات تاڵەبانی دەستپێشخەری زانکۆی سەوز ڕاگەیەنرا هەڵبەتە دەستپێشخەری زانکۆی سەوز بۆ خۆی پرۆژەیەکی زۆر زۆر گرنگە تەنها تایبەت نییە بە زیادکردنی ڕووبەری سەوزایی لە زانکۆ بەڵکو کۆمەڵێک ڕێکاری زۆر زۆر گرنگ لە خۆ ئەگرێ لەوانە ئامڕازەکانی گواستنەوە بە وزەی پاک کلین ترانسپۆرتیشن کە بریتیە لە پاسی کارەبایی و لە سکۆتەر و لە بایک هەروەها گۆڕانکاری لە سیستمی گەرمی لە بەشە ناوخۆیەکان بۆ سیستمی وزەی پاک و هەروەها بەکارهێنانی ئاوی پۆند ئاوی باراناو و کۆکردنەوەی لە شوێنێک لە پۆندێک بەکارهێناوی جارێکی تر بۆ ئاودان و گلدانەوەی و ئاودانی باخچەکان و پارکەکانی زانکۆ و لە پەیکەری زانکۆی کۆیا گرین ریسێرچ پارکەکرێ ئەو بیرۆکانی کەوا لەلایەن خوێندکار هەیە تایبەت بە پاراستن و گۆڕانی کەش و هەوا و
تایبەت بە ئەو بەرهەمانەی کە دۆستی ژینگەن ئەویش گرین ریسەرچ با لە چوارچێوەی پرۆژەی زانکۆی سەوزا جێگەی کردەوە مەجگە لە هەمدانی توێژینەوەی زانستی لە بواری گۆڕانی کەش و هەوا و هەروەها بۆ خۆی ئەم پرۆژەیەکی یەکجار گرنگە بۆچی لە زانکۆ ئەم پرۆژەیە ئەبێ ئەنجام بدرێ چونکە ئێمە ساڵانە لە زانکۆ خۆتە زانی ژمارەیەکی زۆر لە خوێنکار دێن لەم زانکۆیە دەخوێنن خەڵکێک هەیە ئەم زانکۆیە کەمپی زانکۆ بەکارەهێنێ ئەگەر هاتوو 4 ساڵ یان 5 ساڵ یان 6 ساڵ کە ئەمێننەوە لە ناو زانکۆ لە هەموو شار و شارچکەکانی کوردستانەوە هاتوون ئەو کاتە ئەگەر لە ڕووی ژینگەیەوە پەروەردەیەکی دروست بکرێن کاریگەری ئەبەخشن و کاریگەری ئەکەن لە هەموو شار و شارچکەکانی کوردستان و خاڵێکی تر زۆر زۆر گرنگە ئەتوانرێ لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە تەنانەت بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری تاکیش لێرە هەل لە خوێنکارانی خۆناغەکانی سەرەتایی و دواناوەندی و ئەوانە بتوانن ڕۆژێکی ژینگەی لە ناو کەمپی زانکۆ بەسەر برن تەنانەت گەشتیاری ژینگەی دەتوانێت بێتە زانکۆ و ئەمەیش کاریگەری باشی ئەبێ لە ڕووی ئابووریشەوە بۆ زانکۆکە و بۆ شاری کۆیە و دەوروبەری. باشە دکتۆر بە تایبەت ئەم ساڵ هەندێک ڕەخنەی لە جێش ئەکرێت بڵێن لە COP29 گیرا باز لەوە کرێت کە نزیکی 50 وڵات 48 وڵات بە دیاریکراوی بەشدار نەبوون ئەو وڵاتانەی کە بە تایبەت کاریگەرن بۆ ئەم بابەتە وەکو ئەمریکا سین باس لەوە کرا کە بەشدار نەبوون لەو کۆڕبەندەدا یعنی هۆکاری بەشداری نەکردن ئایا باس کرا لەو کۆڕبەندەدا هیچ باس لەوە کرا چکە دوجار پاساوێک باس لەوە کرا کە پاساوێکی بۆی کە بەشدار نەبن ئەزانی خۆی من باسم لە پەیامی یەکەم کرد کە ئەوەی لەو وتانەی کە پێشکەش ئەکران ینی چەند پەیامێک هەبوو لە ناو ئەوەی کۆپ ینی یەکەمیان ئەوەی کە وتم پێویستی بە کردارە مانای وایە و هەندێک لە وڵاتەکان وەکو پێویست کاری پێویست ناکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکانی کەش و هەوا خاڵی دووهەمیان پاڵپشتی دارایی کە کاتێک سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان وتی پاڵپشتی دارایی ئەمە بەخشینێک نییە بەڵکو ئەمەوە بەرهێنانە بۆ داهاتووی زەوی و بۆ داهاتووی جیهان و هەروەها سایمۆن ستیل کە خۆی سەرۆکی UNFCCە کە ئەو کۆنفرانسە بەڕێوە بنوات سکرتێری نەتەوە یەکگرتوەکانە بۆ گۆڕانی کەش و هەوا باسی لەوە کرد کە تاکە ڕێگا بۆ ڕزگارکردنی مرۆڤایەتی لە مەترسیەکانی گۆڕانی کەش و هەوا هەمەهەنگیکردنە و خاڵێکی ئەمەش بۆ خۆی واتە هەمەهەنگی نێودەوڵەتی و لە ئاستی پێویستان نییە و خاڵێکی تریش زۆر ئاماژەی پێ بدەم لەو پەیامانە ئەویش ئەوە بوو کە ئەو وڵاتانەی کەوا بە تایبەتی پشت بە بەرهەمهێنانی نەوت و ئەوە بەستن کە باسی کردوتی مەنی تۆڵکە زیانی واتە پارە قساکە و بەڕوونی و بە ئاشکرا دەڵێ کە دەکاتێک داخلی چارەکی دووەمی ئەم سەدەیە بوون واتە لە کۆتاییەکانی 2024 تا 2050 وزەی پاک جێگەیە بێتەوە لە بازاڕەکانە وەوا ئەکات هەلی کار دروست ئەکا و بەبێ پۆلیوشن و بێ پیسبوونی ژینگە و هەروەها وزەیەکی هەرزانتر و پاکتر ئەمەش بۆ خۆی لە ناوێ پەیامێکی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ بوو بۆ ئەو وڵاتانەی کە پشت بە بەرهەمهێنانی نەوتە بەستن و لەو پانێڵانی کە من ئامادە بووم ینی بەرپرسێکی عێراقی لەبەرەوەی چەند جارێک لەوانەیە ئاماژێشی پێکرابێ ینی ئەوەیان باس کرد کە ئێمە ئامادە نین و لەوانەیە ئەمە جێ حەقی خۆش بێ کە بەو شێوەیە باز بکرێ ئامادە نین لە ئێستا دەستبەرداری ئابووری وڵاتەکەمان بین بۆ ئەو هەنگاوانە جێبەج بەڵکو ئەبێ بە شێوەیەکی تەدریجی ئەم کارە بکرێ ئەمانە هەمووی بەیەکەوە ئەو پەیامە بوون کە بەشێک لە وڵاتانی دنیا ئەوانەی کەوا جەنابەت باست کرد وەکو پێویست لە چوارچێوەی وە کار ناکەن و هەمووهنگ نین بۆ ڕوبەڕووبوونەوەی گۆڕانکاریەکانی کەش و هەوا و کاریگەریەکانی بەڵێ و بە دڵنیاییەوە یعنی باسی ئەمریکات کرد بۆ خۆتان نەزان دکتۆر ئەوەی کە لە هەواڵەکەی باسمان لەوەی کرد بڕی 250 ملیارد دۆلار لەلایەن دەوڵەمەندەکانەوە ئامادەکراوە بۆ دەوڵەتە تازە پێگەیشتوەکان بەڵام ڕەتیان کردوەوە دەڵێن ئەو بڕەپارەیە بەش ناکات بۆ چەند وڵات ئەم بڕەپارەیە تەرخان کرابوو ئەنجا بێ لەوەش ئەو گۆڕانکاریانی کە بەسەر کەش و هەوای هاتووە بچەند هۆکارێک ئەمە کاریگەری لەسەری دروستەکە ئاگر بەهاتە و دەوڵەتە تازە پێگەیشتوەکان ئەو بڕەپارەیان قبول کردایە
بەشێک لە گرفتەکان چارەسەر نەئەبوو؟ ئەزانی خۆی چۆنە تاوان دیارە خۆی لە کۆپی 15 لە 2009 بڕێک پارە تەرخان کراوە ساڵانە بۆ هاوکاریکردنی گۆڕانی کەش و هەوا و لە ناویانە بەشێکی تایبەتە بە ئەداپتیشن واتە کاتێک خۆمان نەزانین یعنی ڕاستە ئەم هەموو ئەم ڕێکارانەی ئەگیرێنە بەر بۆ ئەوەیە گۆڕانی کەش و هەوا کاریگەری زیاتر نەکە بەڵکو گۆڕانی کەش و هەوا کاریگەری خۆی ئێستا هەیە ئەوانەیش کە بڕێک پارە لەو پارەیە کە تەرخان ئەکرێ بەشێکی تەرخان ئەکرێ بۆ ئەوەی بتوانرێ بۆ ژێرخان دابین بکرێت بۆ ئەو وڵاتانەی کە کاریگەری گۆڕانی کەش و هەوایان لەسرە وەک بۆ نمونە دروستبوونی ئەو ڕووداوە سروشتیانەی کە ئەکرێ چی لافاو بێت چی سوتانی دارستانەکان بێ بەرزبوونەوەی پلەی گەرمی بێ و هەروەها مەسەرەن بۆ نمونە لە شارەکانی کە لافاوێنەیە بۆ ئاوەڕۆ بەکاردێ بۆ ئەو سیستمانە و ئەو سیستمانەی کە پێشوەخت ئاگداریانە کاتەوە لە ڕوودانی لافاو لە هاتنی مەوجەیەکی گەرمی تا دوایی ئەمانە بۆ خۆی بڕێک پارە پێشتر لە 2009 بۆ 2000 تاکو ئێستا تا 2025 ئەم بڕەپارە 100 ملیار دانرابوو بۆ گۆڕانی کەش و هەوا و زیاتریان 40 ملیاریش لەوانە دانرابوو بۆ ئەداپتیشن واتە ئەم بڕە 100 ملیۆنە و 40یشی لێ بۆ ئەداپتیشن دیاریکرابوو هەرچەند خۆی لە ڕاستی 80 لە سەتای ئەو پارە تەرخان کرا و لەوەیشان نزیکەی 21 ملیۆنی بۆ ئەداپتیشن دیاری کرا پێیان وابوو لە کۆپی 29 کە بۆ 10 ساڵی داهاتوو تاکو 2035 ئەو پارەیە تەرخانەکرێ ئەبێ پارەیەکی زیاتر بێەوە ئەوان خەمڵاندوێن بە 1 تریلیۆن پوینت سێ واتە زۆر ژمارەکە جیاوازترە لەوەی ئێستا بیدایەتی کە باسییان کردیان 200 میلیۆن بەڵێ باشە ببورێ با بێمە سەر ئەو بڕێی کە باستان کرد 250 میلیارد دلاری کە داوا کراوە تەرخان بکرێت بۆ ڕوبەربوونەوەی مەترسیەکانی کەش و هەوا باسی عێراق کرا کە ژمارەیەکە لە بەردەست هەیە کە لەو ژمارەیە لەو ڕێژەیە چەندی بۆ عێراقیان هەرێمی کوردستانیش لەناوە بێگومان تەرخان کراوە بۆ خۆتان نەزانن لە هەموو حاڵەتەکانە ئەو بڕەپارانەی کە تەرخانێک تا ئێستاکەش ئەمە ئیتیفاقیە نەکراوە لە کۆپ خۆتە زانی بە شێوەیەکی فەرمی ئەمڕۆ کۆپ 29 کۆتایی پێهات و ئێستاکە لە مەفاوەزاتان بۆ ئەوەی ڕاستپاردەکانی کۆتایی و یەکێک لەوانە ئەو بڕەپارەیە دابین بکرێت کە 250 ملیارەکە و 250 ملیارەکە بەڕاستی ژمارەیەکی زۆر لە وڵاتەکان دژی بوون و تەنانەت چالاگوانانیش دژی ئەم بڕەپارن لە بەرەوەی پێیان وایە ئەم بڕەپارەیە کەمە و من پێم وایە فشارێکی زۆر گەورە ئەکەن بە تایبەتی ئەو دوورگە بچووکانەی کە تەسەورەکەم ژمارەیان دەورە 39 دوورگە بن و هەروەها ئەفریقا وڵاتانی ئەفریقیایش بەشێکی زۆریان فشارێکی زۆر گەورە ئەکەن بۆ ئەوەی ئەم پارێ ئەبێ زیاد بکرێ و بەو شێوەی ئێستاکە ڕەزامەندی لەسەر نەدرێ پێم وایە لەوانەیە لە ژێر فشارە هەندێک زیاد بکرێ بەڵام ئەو بابەتە زۆر دوورە تایبەت بە عێراق و بە هەرێمی کوردستان هەڵبەتە هەموو ئەو پارانە چەند ناوێکی هەیە یەکێکیان گرین کلایمت فەندە و هەندێکیان لۆس ئەند دامێج فەندی پێ ئەوەترێ ئەوانەی کەوا دوای ئەو ڕووداوانەی کە ڕوئەدەن لە ئەنجامی گۆڕانی کەش و هەوا ئەوە تقریبان هەموو وڵاتەکان ئەگرێتەوە و بەشێکی زۆری لە وڵاتانەوە بە عێراقیشەوە بۆیە ئەو پارانەی کەوا تەرخانەکرێ هەمووی لە ڕێگەی حکوومەتەکانەوە ئەم فەندانە ئەکرێ و ئەبێ بە پێی پرۆپۆزەڵ و بە پێی داواکاری ئەوانە بەڕای من تاکو ئێستا ناتوانی بڵێ عێراق چەندێک لەو بڕێ ئەبێت چونکە ئەکەوێتە سەر ئەو پرۆپۆزەڵانەی کە تەقدیمێکا چونکە هەندێک فەند هەیە لە حاڵەتی لا ناکاوە پێویستەکە ئەو وڵاتە یارمەتی بدرێ و هەندێک شتیتر هەیە بەرنامەی درێژخایانە ئەوەی ئەو پرۆپۆزەڵانن کە تەقدیمەکرێ و کە موافقەی لەسەر ئەکرێ بۆیە بە دیاریکراوی ناتوانی بڵێ چەند ڕێژەی دیاریکراوە بۆ فلان وڵات و چەندیش بۆ وڵاتەکان بەشێک لەو پارانە لەوانەیە لە هەندێک وڵاتەکان پرۆپۆزەڵ زۆر کەمتر تەقدیم بکرێ بەڵێ دکتۆر بەپێی ئەو زانیارانی کە لای جەنابەت بوونیان هەیە عێراقێکێکە لەو وڵاتانەی کە پارەی پێدەدرێت یا خۆریەکێکە لەو وڵاتانەی کە پارە دەدات نەخێر ئەو بە دڵنیاییەوە
عێراق لەو وڵاتانە نییە کە پارەی تەوان دیارە عێراق وەکو وڵاتێکی نەوتی بەڵام تاکو ئێستاکەیش عێراق لەو وڵاتانە نییە کە پارەی لەوێ بدا بەڵکو بێ پارەی پێ بدرێ ینی و بە تایبەتیش ئێستاکە ڕاستە تەوان خۆی خاڵەکان چییە ئەمڕۆ ڕاستپاردەکان چین ئەکەوێتە سەر ئەوەی چی بڕیارێک لەسەرەوە درێ بەوەی دەقیق بین ئێمە یەکێکیان لەوانەی کلایمت فاینانس هەیە ئەمەیانە بڕەپارەکە بوو بەڵام شتێکی تر هەیە کە یانێ ئیشی لێس ئەویش کە کاربۆن مارکێتە کاربۆن مارکێت چییە کاربۆن مارکێت دەیانێت بە شێوەیەکی ئینتەرناشناڵی ئەم جارە جیاواز تەمان لە ئەوروپا هەیە و لە ئەمریکا هەیە ڕێژەی کاربۆن تۆ چەند دەرئەدرێ ینی مەسەرەن لەو وڵاتانی کەوە و ڕێژەی کاربۆن بە پارە حیسابەکرێ ئەتوانێت کڕین و فرۆشتنی پێوە بکرێ هەر کۆمپانیایەک هەر شوێنێک هەر جیهەتێک کەمتر کاربۆن بەکاربیێنی ئەتوانێت پارەی پێ بدرێ لە جیاتیەوە و لایەنێکی تر ئەگەر زیاتر بێ بکڕێتەوە کە خۆی بۆ هەر تانێک میتریک تانێک نزیکەی 100 بۆ 50 دلار ینی بۆ نمونە لە ئەوروپا نزیکەی 80 بۆ 90 دلار جگە لەوەیش تەمان دوو خاڵی تری زۆر گرنگە هەیە لە ڕاستپاردەکانە ئیشی لەسەر دکتۆر منوات تێگەیشتم ببوورە ئەمەیەت بەورتر تۆزە باسی ئەوم بۆ بکەی ینی ئەو وڵاتانە لەسەر ئەو بنەمایە پارەیان پێ دەدرێت یان لێ وەرەگرێت ئەو وڵاتانەی کە ژینگە پیسەکەن ئەبێ پارە بدەن زیاتر ئەو وڵاتانەی کە دەکرێت ببێ بە هۆکاری پاکبوونەوەی ژینگە یعنی بەگشتی ئەتوانین فۆرماڵێکەوە بۆ دانراوە بۆی کە ئەو 250 میلیارد دلاری کە باسەکرێت پێیان بدرێت یان لیان وەربگرێت و بە وڵاتانە بدرێت وەک باسم کرد کە ژینگە دەپارێزن شتێک فۆرمولێکی وا هەیە بەڵێ خۆی کاربۆن مارکێت ئەوەیانە کاربۆن مارکێت چییە کاربۆن مارکێت ئەوە بێ لە ڕووینەوە خۆتان نەزانن مەسائلی ژینگە ناتوانانی وڵاتێک لە وڵاتێکی تر جیاوازکەی ینی بۆ نمونە ئێستا سعودیە کە کاتێک ئەگەر کاریگەری لەسەر ژینگە بە هیچ شێوەیە تۆ ناتوانانی حەسری بکەی و جیای بکەیتەوە لە ژینگەی عێراق و عێراقیش بە هەمان شێوە لەسەر وڵاتەکانی تر لەسەر ئەو ئەساسە ئەوان ئەم جارەیان ینی جیاواز لە جارانی پێشوو ئیش لەسەر کاربۆن مارکێتەکەن کە هەر وڵاتێک زیاتر کاربۆن بەرهەم بێنێ و دەری بدا بۆ ناو ژینگە ئەوە ئەبێ زیاتر بە پێی ئەو بڕێی کە دەری ئەدا ئەبێ پارە بدات و ئەگەر کەمتر بێ ئەبێ کەمتر ئەوە بکە و خاڵێکی تر و خاڵی دوو خاڵی سەری خاڵێکی تر ئەوەیە کە وڵاتێک وەکو عێراق و وڵاتەکانی پشت بە بەرهەمهێنان کە ئازەربایجان پێوەی یانێکێکە لەو وڵاتانەی کە پشت بە نەوت ئەبەستێ وەک سەرچاوەیەکی سەرەکی داهاتی خۆیان ئەمە ئەم وڵاتە یەکێک لە خاڵەکانی تر ئەوەیە کەوا بکەن ئەمانە کەمتر پشت ببەستن بە نەوت و پشت ببەستن و لەو حاڵەتا چیان پێویستە بێ هاوکاری بکرێن بۆ ئەوەی ئەوان بە شێوەیەکی تەدریجی بتوانن ئەو سەرچاوی داهاتن فرەچەشنی بکەن و بتوانن لە داهاتووە کار لەسەر ئەوە بکەن کە لە ڕووی داهاتشەوە کێشیان بۆ دروست نەبێتەوە پێم وتی زۆر زەحمەتە بێ بۆ وڵاتی وەکو عێراق و خاڵێکی تر مەسائلی وزەی پاک یان ڕینیوێبڵ ئینێرجی و کلین ئینێرجی کە بەکاربێن ئەمەیش بەشێکی ترە کە ئینڤست بکرێ و پارەی تیادا مڕێ یعنی ئەو پرۆژانەی کە عێراق تەقدیم طبعا عێراق سوود لە کلایمت فەند وەرئەگرێ وەوە گوتم ئەو لەو وڵاتانەیە کە ئەتوانێت داوای فەند بکە لە کلایمت فەند لە سندوقی مەناخی دووەلی و ئەو پرۆژانێکی کە تەقدیم کراون بەڕاستی زۆر کەمن لەلایەن عێراقەوە تاکو ئێستاەوە من لەگەڵەوە بەڕێزانی وەزارەتی ژینگەیش قسەمان کرد کە بەڕاستی ئەبێ پرۆپۆزەڵ تەقدیم بکرێ ینی ئەو پرۆژانە پرۆژەی زۆر گرنگ دیارە دوای ئەوەی دیراسە بکرێەوە من خۆم لەگەڵ کلایمت فەند دانیشتم قسەم لەگەڵیان کرد لەگەڵ بەرپرسانی کلایمت فەند من خۆم بە شخصی خۆم قسەم لەگەڵیان کرد و پەیوەندیشمان لەگەڵیان دروست کردووە کە توان دوای بتوانین پرۆپۆزەڵ تەقدیم بکەین ئەو پرۆژانەی کەوا هەن تەقدیمیکەن بەڵام عێراق وەکو پێویست ینی ئەوەی من تێگەیشتم وەکو پێویست تاکو ئێستا پرۆپۆزەڵی تەقدیم نەکردووە ینی ڕاستە چەند پرۆژەیەکیان وەرگردووە بەڵام بەڕاستی وەکو پێویست تاکو ئێستا نەبوو و بەشێک لەو پارانێکی کە لەو فترەیە دیاری ئەکرێ ئەکەوێتە بەر ئەو کەسانی کەوا زیاتر تەقدیمی ئەو پرۆپۆزەڵانە بتوانێت سەرکەوتوو بێ لە بەدەستێنانی ئەو پاڵپشتێدارایانە. بەڵێ پرۆفیسۆر محەممەد حەسیب سەرۆکی زانکۆی کۆی و بەشداربووی COP29 زۆر سوپاس کە میوانی تۆپسۆرەکانی کوردستان بووە شۆ لەگەڵ. زۆر سپاس دکتۆر. چێکی خۆش. زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس دەستان خۆش بێ.